شوێنی کوێخادێرین ئۆزێری ئاشکرا بوو. ئەردۆغان دەڵێت پێویستە و خوێن ڕێژەی لە غەزە هەیە بوەستێنرێت. هێزەکانی ئەمریکا لە عێراق دەمێننەوە و پلانی کشانەوە لە ئارادانیە. سڵاوتان لێبێت لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەش دەکەم. میدیاکانی نزیک لە یەکێتی بە ناوی سەرچاوەیەکەوە بڵاوی کردوتەوە ئەمڕۆ کوێخادێرین ئۆزێری لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرەوە کوردستانی جێهێشتووە و گەیشتۆتە ئوردن. ئاماژەیان بەوەش کردووە کوێخادێرین ئۆزێری فەرماندەی فەوجا لە لیواکانی سێ و حەوتی هێزەکانی هەفتە یەکێتی و دوێنێ هێزانیەکان دەستیان گرت بە سەرماڵەکەی لە گەڕەکی کەنەکەوەی سلێمانیدا و هەڵای ئۆزێریان لە کەڵەوانان تەقاندەوە. پات ڕایدەر وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕێگەیاند هێزەکانی ئەمریکا لە عێراق لە ئەرکەکانیان بەردەوام دەبن و پلانی کشانەوەیان نییە. ئەماشیان بۆش کراگەدار نین بەغداد بەڕسمی داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکای کرد بێت و ئەوان لەسەر داوای عێراق ماونەتەوە بۆ بەرەنگاربوونەوەی داعش. هەروها گوتیشیان گفتوگۆکانی 11 مانگال لەبارەی شەڕی دژی داعش و هەمانگی ئەمنی و تەکنیکی نێوان واشنتۆن و بەغداد بووە. گۆڕینی ئەرکەکانی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق لەلایەن بایدنەوە پێداچوونەوەی بۆ دەکرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە لوتکەی جیهانی حکوومەتەکان لە دووبەی ڕایگەیاند ئیسرائیل خۆی لەسەر و یاسەی نێودەوڵەتیەوە دەبینێت تەنیا و کاتە ململانەکان دەوەستێن کاتێکدان بە مافەکانی گەلی فەڵەستین دابنرێت و وڵاتێکی سەربەخۆی فەڵەستین دابمەزرێنرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان ئاماژەی بۆوەش کرد هەرگیز براکانمان لە غەزا جێناهێڵی. داوای لە وڵاتانیش کرد پشتیوانی لەو ڕێکخراوانە بکەن کاوکاری مرۆی دەگەێن ناوەڕەکانی خەڵکی غەزا. وتیشی پێویستە و خوێن ڕێژەی لە غەزە هەیە بوەستێنرێت. ئەردۆغان باسی لەوە کرد تا ئێستا 34 بار هەڵگری هاوکاریمان ڕەوانەی غەزە کردووە. لابارەی پەنابەرانی ناو تورکیاش سەرۆک کۆماری وڵاتەکە باسی لەوە کرد زیاتر لە 3 میلیۆن پەنابەری وڵاتانی جیهان لە تورکیا دەژین و دەڵێت تورکیا هەرگیز لە پابەندیە مرۆییەکانی پاشگەز نابێتەوە. سێواڵم پێشکەشکردن کاتێک خۆش.